ئایا دەزانی لە مێژوودا چەند جار مەککە داخراوە؟ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای بکوژ بووە هۆی داخستنی هەردوو مزگەوتی گەورە لە مەککە و مەدینە کە ئەمەش بڕیارێکی خەمناک و بە ئازار بوو بۆ موسڵمانان لە تەواوی جیهان. حەج لەم ساڵانەدا نەکراوە بە شێوەیەکی دیاریکراو، ئەمەش یەکەم جار نییە. بەگەڕانەوە بۆ مێژوو چەندین جار حەج داخراوە و حەجکردن ڕەت کراوەتەوە کە نزیک ئەبێتەوە لە 40 جار لە ماوەی ئەو 1400 ساڵی ڕابردوو کە تیایدا حەجکردن ڕەت کراوەتەوە یان ژمارەیەکی کەم لە خەڵک پێی هەڵساون. ئەمە کورتەیەکە لە مێژوو. یەکەم ساڵی 865 زاینی لەم ساڵەدا سەرکردە ئیسماعیل کوڕی یوسف ناسراو بە سافق کە هەڵگەراوە لە دژی خەلافەتی عەباسی و ژمارەیەکی زۆر لە حاجیەکانی کوشت کە لە چێوی عەرەفات کۆبووبوونەوە بۆ بەجێگەیاندنی فەریزەکانی حەج. بەم شێوەیە نەیانتوانی لەم ساڵەدا حەجەکەیان تەواو بکەن. دووەم لە ساڵانی 930 و 940 زاینی لە ساڵی 930 زاینی حەجکردن ڕەت کرایەوە بۆ ماوەی 10 ساڵ. ئەمەش لەژێر بڕیاری دەزگای مەلیک عەبدولعەزیز بۆ توێژینەوە و پارێزراوەکان. ڕێگریەکی توندکرا لە شاری مەکەی پیرۆز واش بڵاو کرایەوە کە حەج یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئیلحادیەکان. لە ساڵی 930 زاینی ئەبوو تاهیری مەککە لە کاتی وەرزی حەجکردن هێڕشی کردە سەر حاجیەکان و 30,000 کوشت و ئەمەشی پەیوەست کرد بە ئاەتی قورئانی پیرۆزەوە. دوای کوشتنی حاجیەکان و لاشەکانی خستە ئاوی بیری زەمزەمەوە، هەروەها قەرامیتیەکان بەردە ڕەشەکەشیان دزی. سێەم ساڵی 968 زاینی لەم ساڵەدا حەج ڕاگیرا دوای ئەوەی کۆمەڵێک لە حاجیەکان لە شاری مەککە تووشی نەخۆشی بوون. چوارەم ساڵی 1000 زاینی لەم ساڵەدا ئاژانسەکانی گەشت کرێی حەجکردنیان زۆر بەرز کردەوە، بەمەش ئارەزومەندانی حەج لە وڵاتی میسر نەیانتوانی فەریزەی حەج جێبەجێ بکەن. پێنجەم ساڵی 1029 زاینی لەم ساڵەدا هیچ لە حاجیەکان لە ڕۆژهەڵاتیان میسر نەهاتن بۆ حەجکردن. شەشەم ساڵی 1030 زاینی لەم ساڵەدا بەشێکی حەج داخرا، بەمەش نەتوانرا بگەنە حەج جگە لە ژمارەیەکی کەم لە حاجیەکانی عێراق کە توانیان بگەنە مەککە بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج. هەفتەم ساڵی 1039 زاینی لەم ساڵەدا عێراقیەکان و میسریەکان و ئەوانەی ناوچەی ناوەڕاستی ئاسیا و عەرەبا موسڵمانەکانی باکوور نەیانتوانی فەریزەی حەج جێبەجێ بکەن بەهۆی ترس و نەبوونی پارێزراوی. هەشتم لە ساڵی 1909 زاینی لەم ساڵەدا بەهۆی بوونی کێشمەکێش لە جیهانی ئیسلامی بەمەش حاجیەکان نەیانتوانی بگەنە مەککە و فەریزەی حەج جێبەجێ بکەن. نۆیەم ساڵی 1168 زاینی لەم ساڵەدا میسریەکان نەیانتوانی بگەنە حەج بەهۆی هەوڵدانی سەرکردەیەکی کورد سەلاحەدینی ئەیوبی بۆ فراوانکردنی دەسەڵاتەکە لە وڵاتەکەی. دەیەم ساڵانی 1256 زاینی و 1260 زاینی هیچ کەسێک لە دەرەوەی حیجاز نەیتوانی فەریزەی حەج جێبەجێ بکات بەهۆی بوونی دڵڕاوچێ و کێشمەکێش لەو ناوچەیە. یانزەم ساڵی 1814 زاینی بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی تاعون لە ناوچەکە کە بووە هۆی مردنی نزیکەی 8,000 کەس، بۆیە لەم ساڵەدا حەج داخرا. دوانزەم ساڵی 1831 زاینی لەم ساڵەدا نەخۆشیەک بە شێوەیەکی فراوان لە هیند بڵاو بووە، ڕێژەی سێ لەسەر چواری حاجیەکان مردن، بەم هۆیەش حەج داخرا. سێزدەم ساڵی 1837 زاینی لەم ساڵەدا پەتای نەخۆشی بڵاو بووەوە و لە ڕۆژێکدا سەدان حاجی مردن، بەم هۆیەش حەج داخرا. چواردەم ساڵی 1858 زاینی لەم ساڵەدا لە مەککە پەتای نەخۆشی لە ناو حاجیانی میسر بڵاو بووەوە. پانزەم ساڵی 1864 زاینی لەم ساڵەدا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی سەدان هەزار لە حاجیەکان مردن. شانزەم ساڵی 1871 زاینی لەم ساڵەدا بەهۆی بڵاوبوونەوەی پەتایەکی مەترسیدار لە مەککە
زیاکردنەوەی تەندروستی دامەزرێنرا لە نێوان مەکە و مەدینە بەمەش کۆمەڵێک دکتۆرەکانی میسر ئامادەیان دەربڕی بۆ هاوکاری. هەردەم ساڵی 1892 زاینی لەم ساڵەدا پەتای نەخۆشی کۆلێرا بڵاو بۆوە و بووە هۆی مردنی ژمارەیەکی زۆری خەڵک. بەم هۆیەش حەز داخرا. هەژدەم ساڵی 1895 زاینی لەم ساڵەدا هەردوو نەخۆشی تیفۆ و سکسون بڵاو بۆوە کە لە مەدینە سەری هەڵدا.